سڵتان لەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، من عیمران ئەمیر خۆشحاڵم بەوەی ساڵێکی تەواوە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام خزمەت بە ئێوەی خۆشەویست دەکەم. دەگومان ئەمڕۆ دەبێ بە ساڵێکی تەواو و من دەنگ و ڕەنجی خەڵکی شارەکەم بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە. بەو هیوای بەرنامەکانم بووبێتە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئازیز و بووبێتە دەنگۆی بووبێتە سەکۆیەک بۆی دەنجی ئازادی خەڵکی شاری هەولێر بۆ ئێوەی خۆشەویست بگوازمەوە. ئەزیزانم هەروەکو یەکەم بەرنامەی ساڵی دەستپێکم لە کەناڵی ئاسمانی پەیام باسم لە ڕاپەڕین کرد لە کوردستان و بە تایبەتیش لە شاری هەولێر. بێگومان پێشووتر 27 ساڵ بەسەر ڕاپەڕینی شاری هەولێر و کوردستان بەگشتی تێپەڕی بوو، بەڵام بەشێکی زۆری پیان وا بوو ئامانجەکانی نەهاتۆ دەدی. بەڵام ساڵێکی تر بەسەر ئەم یادی ڕاپەڕینە تێپەڕی. بۆیە ئەمڕۆ دەمهەوێ بچمەنێ و ئەم خەڵکێ و بپرسم ئاخۆ ئامانجەکانی ڕاپەڕین کە لە کوردستان ئەنجامدرا هاتۆتە دی. باسی ئەو ڕۆژەم بۆ بکەن کە ڕاپەڕین تێدا ئەنجامدرا، ڕۆژێکی چۆن بوو بەلایەوەوە، ئاخۆ ئامانجەکانی هاتۆتە دی یان نا، هەستێکی چۆنتان هەبوو کاتێ ڕاپەڕین لە شاری هەولێر و لە کوردستان ئەنجامدرا. من دەنگ و ڕەنجی خەڵکی شاری هەولێر بۆ ئێوە دەگوازمەوە، بینەر و بیسەرمان بن و دوور مەکەونەوە. ڕۆژێکی کوو بوو، ڕۆژی خۆش بوو، گەلە خۆش بوو، بەس دوا ڕۆژەکە گەلک ناخۆش بوو، یانی کو دوا ڕۆژەکە ژیانێکی وامان نییە خلاص. بەس ئەو ڕۆژە خۆشی من بووە کە بە حەست و ڕووخایە و میلەتی کورد ئینتیفازەی کرد. ڕاپەڕین کرا، ئەمان قەدی ئەو ڕاپەرینەمان نەگرت کورد یەکدی بگریتن. ئامانجەکانی ڕاپەڕین هاتۆتە دی بەڕای تۆ؟ نەخێر ناتەز. بەڕای تۆ ئامانجەکانی ڕاپەڕین کە خەڵکی شاری هەولێر ڕاپەڕین لێ پێناوەنجامدا، ئامانجەکانی ڕاپەڕین بەدی هاتووە؟ نەخێر بێگومان بەدی نەهاتووە. ڕاپەڕین کرا بۆی ژیانی خەڵک خۆش برێ، بەڵام هەتاوەکو ئێستا کە ڕاپەڕین ناخی کورد دامایە. پێت وایە ئامانجانەی ڕاپەڕین کە خەڵکی هەولێر ڕاپەڕین لە پێناوەنجامدا ئەو ئامانجانە هاتە دی؟ نەخێر نهاتۆتە دی، بێگومان نهاتۆتە دیش، وەقەتش پێیان نایەتە دی. لەبەر چی؟ لەبەرەوەی هەتاوەکو ئێستا کە ستەکردەکانی کورد نەڕاستیان کردێ لەگە میلەت، نەڕاستیان کردێ لەگە خوای گەورە، کە پێت وایە لە داهاتوو باشتر بن؟ بەخوای زۆر ئەستەمە. هەستێکی چۆن بوو کاتێ دیتە دیانی خەڵکی کورد بێکجاری ڕاپەڕی و بە تەواوەتی کوردستان کەتە دەست حکوومەتی کوردیە، تۆکو خۆت هەستێکی چۆنت هەبوو؟ وڵای هەستێکی خۆش بوو، ڕۆژێکی خۆش بوو، ڕۆژێکی خۆش بوو، ئاستەکە زۆر خۆش بوو، حکوومەتی عێراق لەناوچ و کورد ئازاد بوو، زۆر خۆش بوو. ئەو ڕۆژیەت و چت دەکرد، ینی بەبیرتە کە سبەینێ لە خوێستان پێشمەرگە لە ناو شاری بوو؟ وڵای هەستێکی خۆش بوو، ئەو ڕۆژە بەبیر دێ؟ ئەو ڕۆژەم بەبیر دێ بەرێ. باشە، ئەتۆ ئەو ڕۆژێش چۆن بۆ بەڕای تۆ؟ بالفعل ڕۆژێکی زۆر بەدەگمەن ڕۆژی زۆر خۆش بوو، ڕۆژی ئازادانە بوو، خەڵک بە ئازادی دەگەڕاو دەسوورا وەکو پێشان نەبوو، یعنی عودەتشی ئازادانت هەبوو بەڕاستی. ئازادیەکی زۆر لە دوای ئەوە هاتەکایەوە لە دوای ئەو نۆتویەکەوە حتا ئێستا کە هەر ئازادیە کورد هەر بە ئازادیەوە سەر بڵند بووە. دەکرد کە ڕاپەڕینێکی ئاوا پێش نۆتێک تەوقع دەکرد ڕاپەڕینێکی ئاوا بکرێت و بە تەواوەتی حکوومەتی بەعز دەناوچێت. من ئەو کاتە منداڵ بووم، ینی ئەو هەستم نەبوو، بەڵام ئێستا ئەو هەستم زۆر ینی بە هیوایەتم ئازادی کوردستان بە چاوی خۆمان ببین بەڕاستی، هەر ئێستاش هیوادارم کورد هەردەم بە ئازادی بی. وڵام بێگومان پێم وایە هەستێکی زۆر خۆشەکە و بێ خوارێ ببینی پێشمەرگە لە ناو شاریە هەستێکی خۆشە. باشە ئازادی نەبێ ئەمە ناتوانین لێکوانە ڕاوەسین. باشە، پێت وایە ئازادی خەڵکە بە ئازاد لێر دەسوڕێتەوە. بەڵێ پێت وایە ئامانجانێکی خەڵک ڕاپەڕین لە پێناو کرد هەمووی ئامانجەکان هاتێتە دی؟ بەخوای هێشتا مایتی، هێشتا نهاتە دی. هیوادارین ئەو ئامانجێمە دەمانەوێت سەر بەخۆ بین. لەو حکوومەتی نوێژ بۆ نمونە لەوانەیە کۆمەڵی شت هەبێ
گلەیتان هەبێ هیواتان وایە لە حکوومەتی نوێژ والله ئیشاڵە هیوادارین لایەنە سیاسیەکان یەکگرتوو بن کورد بەعام یەکگرتووبی ئەگە بە یەکگرتن نەبێ ئەو ئامانجە نایەتە دی ئەو هەوڕێت قسێکی زۆر جوان دەکات دەڵێ ئەگە بە یەکگرتن نەبێ ئەو ئامانجانێک هەمانە نایەتە دی تاسان لەگەڵ ئەو قسەی بالفعل ڕاستە هەموو شتێک بەیەکگرتووە جوانە هەموو شتێک بەیەکگرتووە ئینسان دەتوانانی هەنگاوەکانی باتە پێش ئەو ئامانجانە ئێمە ڕاپەڕینمان لە پێ ناو کرد پێ دوای ئامانجەکان هەمووی هاتێتە دی بە قورعان بە زۆری بڵێم 100 نا بەڵام زۆریش هاتە دی بەڵام بێگومان دەشیوێ بێتە دی ئیشاڵە لە ساڵانی داهاتوو هیواتماوە ئیشاڵە لە ساڵانی داهاتوو ئامانجەکانمان زیاتر بێتە دی و ئیشاڵە بە ئازادانە بژین بە ئازادانش بەڕێوە بچین سلااو ڕەنگۆ بەخێر بێن سلااوەشی بەهێز ئەوەل تا لە هێزی بەهێز لە خوایە و دوای لە هێزی پێشمەکانی کە توانیان ڕابگەن ئەو جە لە جەماوەری بە شەرەفی کوردستان کە توانیمان لە ڕانیەی بۆ دەواازەی ڕاپەڕینمان کرد ئەو ڕۆژ خۆشی ڕۆژمان بوو هەمومان دەتوگو ئەو ساجداکمان بووە ئەمان داخی گیانم قدری ئەو ڕۆژەمان نەگرت کە ئەمە ڕاپەڕینمان کرد ئەو ڕۆژت بەبییر دێکە ڕاپەڕین ئەنجام ئەرێ وەڵام بە دەقە و سەعات بەخۆم دەزانم سەعات چەندە و چ ڕۆژە و چما کرد و چکرا هەموم لەبەرا هەولێریشم لەبەرا یازدەی پێنج یازدەی سێ ئیشاری هەولێر بوو دەڵێن ئێوارە بوو کە بەیانی بۆوە بە تەواوەتی پێشمەرگە لە نێو شاری هەولێر بوو لە عسر وەزع ڕوویدا لە کوردستان لە هەولێری خات ئاگام لێ بەتەواوی ئاگا هەموو ئاگا لێ کەس نەزان لە شەقراوە هاتن لە وەختی عسرەکە هەولێر مشەوەش بوو حکوومەتەکە سبەینە ساعات 8 ڕۆژی عەشە دەستی پێ کرد شتێکی زۆر غەریبیشم دیت لۆت دەگێڕمەوە هیچ کەس ئەو تاریخی هەر نەگرتی ئەمە هەرم گرتیا لە منتیقەی تێداوەی کە مالم لەوێن دەربوو مجموعەک پێشمەرگە هاتن بۆ دەنگ و دۆر و دنیا پیرڕێکی کۆلا هینیانە سەجادا گوتی ئەوە چییە گوتی ئەو پێشمەرگە هاتە خوارێ گوتی پیشانم بدەن پێشمەکانم پیشاندن پێشمەکانیان پیشاندا گوتی ڕۆڵەکانم ئەگۆ پێشمەرگە گوتی گوتی ڕۆڵێ متان نەدیتیا گوتی ڕۆڵێکی چێە گوتی فلان کە گوتی شاهد مال ئەساب گوتی دەزانم شەهید بووە گوتی هەمێدەکەمایە بەشکەرم گوتێتەوە هەموم لەبەرە ڕاپەڕین کرا ئەمان قەدی ئەو ڕاپەرینێمان نەگرت کورد یەکدی بگریتن ئەمان لە دونیا پێرێک کاگێچەتی و پارتی یەکدیان گرتیا داوام ئەو داوایە ئەو هەیەکدی بگرین دژبن جارشکێنێت و ناخواکمان خاکمان داجیکە ئەمفالەکانمان لەبیر کرد شیمیامان لەبیر کرد بارزانیەکان ئەمفال کران کوردی فەیلی ئەمفال کرا کوردی بادنیان ئەمفال کرا هەولێر لا و زاعەی جیرا لە هەیەکەوت موسی ئەدام کرا چاردە لە ئەمنی سەدامی ژیایما نان و ئاوی دەخۆم ئازادیم دەوێ ئەممان دەبێت حکوومەتیش ئاگای لە ئێمە بیشن ڕۆژێکی کوور بوو ڕۆژی خۆش بوو گەلە خۆش بوو بەس دوا ڕۆژەکە گەلک ناخۆش بوو یانی کو دوا ڕۆژەکە ژیانێکی وامان نییە خلاص بەس ئەو ڕۆژە خۆشی من بووە کە بە حەست ڕووخایە و میلەتی کورد ئینتیفازەی کرد ڕاپەڕین کرا ئەمان قەدی ئەو ڕاپەرینێمان نەگرت کورد یەکدی بگریتن ئامانجەکانی ڕاپەڕین هاتوۆتە دی بەڕای تۆ نەخێر ناتەز ستایلێکی زۆر جوانت بەستی ئەمە چییە و شمشێر و مەبەستە ئەوە دەستورێکی میلەتی کوردە هەر میلەتە کەلتوری خۆی نەبی نابیتە دەوڵەت دەبی میلەتە کەلتوری خۆی هەبی کەلتوری خۆ لە دەست نەدا دەستوری خۆی لە دەست نەدا ئاهینی خۆش لە دەست نەدا ئەودا دەوڵەتی باشە ئامانجە چییە کە ئەوانت بەستی و هاتی تێنەوە بازاڕێکی گشتیت مەبەستە کەلتوری کورد بناسیێنی بەرێ مەقصودمەدا ئەو گەنجانە هەموو ئەولادی پاشە ڕۆژن چاولێ بکەن بزانە دەستوری باو باپیریان کوو بووە چکە ئەو ئەولادی تازە پێئگا نازانی دەستوری باو باپیری کوو بووە دەستوری باپیرە گەورەی کوو بووە ئەمە هەلە بە هەندێ دەناخۆ من لە خوای بە زیادی بنە ساحب دژمن مونەچ بەرە ئەمێ ئەو هەموو گەنجە کووردە کەمە خۆن لۆ ئەو خاکەی بە کوشتندا ئەو گەنجانش لە بیریان نەچی بێگومان یعنی ئەمە چەندین پێشمەرگەمان هەیە بەم جلوبەرگە شەهیدی شاخەکانە باشە ئەمڕۆ یادی ڕاپەڕینە
هەستێکی چۆنت هەیە کە دەبینی حکوومەتی کوردی لەسەر حکومە و بە تەواوەتی ڕژیمی بەعس کۆتایی پێ هاتووە باسی ئەو ڕۆژەم لۆ بکە کە ڕاپەڕین ئەنجام درا تۆکو کوردێک هەستێکی چۆنە هەبوو لە نەوەتویەکە ڕاپەڕین ئەنجام درا لە ژیانی خۆی لە ژیانی خۆ کە خوددا ئەمنی خەڵقی کردیمە لە شێستویەکەوە پێشمەرگە بوویمە لەو شاخانە ئەمن بەس ئەو ڕۆژە خۆشی من بووە کە بە حەست ڕووخایە و میلەتی کورد ئینتیفازای کردی ئەو ڕۆژە خۆشیێ من ئەگە بڵێن خۆشترین ڕۆژە چ ڕۆژێکە دەڵێن خۆشترین ڕۆژی من ئەو ڕۆژەیە خەڵکی ئەو لێرەی بە ناوڵا خۆشناوەتی تەوان 11 خەڵکی شاری هەولێر ڕاپەڕینی ئەنجامدا ئەو کاتە تۆ لەکوێ بووی هەولێر بوون بە ئەمن لە سۆران بووم لە سۆران ئەوەڵ ڕاپەڕین لە ڕانیەی کرا لە ڕانیەی کرا کە لە ڕانیە کرا دووەمین لە سۆران کرا لە سۆران ئەمە هاتین لۆ سپیلچ و لۆ هەولێرێ ستان کرد لۆی ئەو ڕاپەڕینە سەرکەوتوی بێگومان لە لای سپیلکەوە ئەو لە سپیلکۆ هاتین هەمووی هەتا ئافرەت پیا و گەورە کچکە منداری ئەوە سیلاحی لە جوندیە کردەوە ئەو گەنجانە بوون 5 سیلاحیان وێ 6 سیلاحیان وێ ڕۆژێکی شۆم بوو ڕۆژێکی ئەو خۆشترین ڕۆژ ئەو ڕۆژە ناخۆشترین ڕۆژیش لە من ئەو ڕۆژە بوو کە لە هەیئەی کەرکوچێ لە هەیئەی خاص ئەمن دەتەعزی بێدا ناخۆشترین ڕۆژی من لە ژیاندا ئەو نەخۆشە بوو ئەو ناخۆشە بوو خۆشیشم ئەو ڕۆژە بوو کە دژمن ڕووخە باشە تۆزێک باسی ئەوم لۆ بکە کە لە ڕژێمی بەعس کورد چۆنە زیاد دەدرا کاشی برای ئەو شێخەلای ئەمە دادمە ئەو شێخەلای 5 کەس ناوێران لە کنێک خرابۆستن وچی ئەمنەکی خوێری داد پی لە گرت و وەرە تو لۆ لێرە ڕاوەستای ئەی بردەژۆرێ کرد و ئەیدا بەر ئازادی ئێستاکەنەوە ئازادیە بە حیاتی خۆی ئێستا لە ئەوروپاش ئەو ئازادیە نیە بەرانتیە ئەو ئازادیە چی لە دووبی برایەتی لە دووبی دەبی خاک فرۆش نەبی خاک کردبی بەداخەوە ئەوڕۆ ئەو میلەتە چاوی لەوەیە ئەوڕۆ حکومت پێک دێ سبەی دووست بی بکەنجی پێک دێ ئەو میلەتە جەرگ و هەناوی خراببوون بەو خەفەتەیوە باشە ئەو لایەنانە دەبی برای ئەکدی بن و داواکاری چێ لەو لایەنانە داواکاری من لەو لایەنانە زانیت داواکاریم هەیە ئەمن بە شێعر ئەو لایەنانە ئەگەر ئینتیزام بەو شێعرەوە بکەن کە ئێستا ئەمن ئەیخوینەوە بەران دەبی ئەو جەنابوو براوکەنەوە لە هەموو دنیای لە شەرق و غەرب ئەگەر لە شەرق و غەرب براو نەکەنەوە بەکەلکنە ئێمە بە چاوانی سەرچانمانە گوێت لە برای خۆبی دەرێ پارچە شێعرێک بە ناوی چیژ و کورد فەرقەی نەبووە لە خەبات لە زیندانە سیاسەکانش لە ڕاپەڕینش ئافرەت دەگەمە دابوو سیلاحی وێ بوو دا دەرێ بە ناوی چیژی کورد کوڕی کورد بە خێراتنی هێزی هاوپەیمان پێشنرە لایەنە سیاسەکان لە هەمووە دەرێ چیش دەرێ ئەیلاوی کورد چینە کوێستانی سازگار تۆ برنەوەی ڕقم هەفدا ئەمن ڕەخت و فیشەکدان ئەتۆ دووربینێ چاوان خۆ ئەمن مۆری و مەرجان تو دەبانجەی چاردەخۆر ئەمن تاقمە و ئیسیکان ئەتۆ ڕوومانەی دەستی و ئەمنیش خەنجەرێ دەبان ئەتۆ سوارەکی کورد بە و ئەمنیش جوانیەکی کەلعان پێی خۆت باوێ ڕچێ بێ بۆ پاریس و بۆ لبنان چیژە مەسیحیەکم دی دەکا بژاری بیستان گوتم خوشتێ ڕۆژت باش بە خێربەی لەسەر چاوان گوتم ئیسمی شەریفت دەرێ ناوم کوردستان کوناوی کوردتینا خوشتێ بە شەرت و پەیمان دەرێ بابوو باپیرم کوردن برای بە باوڕ و ئیمان تەورات و ئینجیلم خوێند ئەو جارەی بە زمانی وان با بە خێربێ ئەمریکا لەگەر هێزی هاوپەیمان خدا چیژەشی دایمێ ناوم لێ نایە دانیال پشتێ هەژاران بگرن مەبلە داردەسی زالمان کەرکک مرشی کوردانە احترافی کرد سەددام باب و داچێ شەهیدان ئەی خوشتە چاو بە گریان چیدی خەفەتان مەخۆن وا ئازاد بوو کوردستان مامۆستا سەلاحەدین سەرۆک حکومەت نێچیروان مامۆستا عەلی باپیر کاشی بەرز نۆشەروان کۆسرت لە بیرت نەچی ئەنفاڵ و چیمیا باران پێشنیارێکی هەیە نەتەوەی پاشای سۆران لەبەر خوێنی شەهیدان ئارۆز نەبی کوردستان ئەرکە بۆ هەموو کوردێک ئازادبوونی ئۆجەلان نوێنەری میلەتی کورد لە بەغدایە مامجەلال سەرۆک چاوەڕێی تۆیە هەرتا پارچەی کوردستان ئەوە جەبەل ئەمرینە و بیپارێزن بە هەمووان ئەم شعرەیەت نمونەیە ئەم شعرێ بەچاوان ئەم شعرەیەت نمونەیە لەسەر یەکگرتنی کورد لایەنە سیاسەکان نەگەشتینە یەکدی نەگەشتینەکدی مادەگوێ دەبی بگەنە یەکبی
باش ئەم شعرێت نمونەیە لەسەر یەکگرتنی کوردستان ینی هەلێک چەو کوڕەکەی کە دەستی پێکرد بەیەکەوە ڕۆیشتن هەتاوەکو کۆتایی کە ناوی لە شعرەکەش ناوی هەموو سەرکردە کوردانیدا مەبەست لەم شعرەیە چێکە خۆت دادنا بەرێ خۆمەدام لە مەبەستە چ بوو لەم شعرەیە لەوەیە ئەو کوردە برابی بەسە ئەو لایەنە سیاسانە چی ئەو ململانەی نەکەن دەست باوێنە ئەو چەیەکدی ئەو میلەتە شتێکی چاوەڕوانی ئەوەی نەکا کەنجی چاخەبی چونکە ئەگەر ئەمە برا نەبین ئەمە پێ ناکرێت سنووری خۆ بپارێزی ڕۆژێکی کوو بوو ڕۆژی خۆش بوو گەلە خۆش بوو بەس دوا ڕۆژەکە گەلک ناخۆش بوو ینی کو دوا ڕۆژەکە ژیانێکی وامان نییە خلاص پێشمەرگاتی کردبوو بە خۆت پێشمەرگاتی نەکردێ زۆر ئیشم کردیە و زۆر لە دایری بوومە ئەو زەمەعاشەشیان لە من دانایە برێ چەند چونکو ئەمە دەوری سەدامی تەقەوە دوینە 220 پیاوی شەیە دوژمنی وانە ماژێ ملوێنەشی دەداتێت و ملوێنی دەداتێت یاڵڵا ئەدی وەکو ناخۆنیە ئەمە ژیانم ناوێ ئەتو کە تەوقع یعنی کە حکوومەتی خۆمان هاتە حکوم حکوومەتی خۆمەلوون ژیان خۆش بیا چاوەڕێشتی ترسمان نییە بەس بەڵی فەرخستدای هەیە لەبەر ئەوەی معاشەکەی هەندەکان زۆرە هەندەکان هیچ نییە و باشە 220 پیرێژ نانە وەنیە ئەمیر 20 سال ساغ بوومە لە دایرەی ئەو دەوەردەگرم ئەوە ڕاستە ڕۆژێکی کوو بوو ڕۆژی خۆش بوو گەلە خۆش بوو بەس دوا ڕۆژەکە گەلک ناخۆش بوو ینی کو دوا ڕۆژەکە ژیانێکی وامان نییە خلاص بەس ئەو ڕۆژە خۆشی من بووە کە بە حەست ڕووخایە و میلەتی کورد ئینتیفازەی کرد ڕاپەڕین کرا ئەمان قەدی ئەو ڕاپەرینەمان نەگرت کورد یەکدی بگریتن ئامانجەکانی ڕاپەڕین هاتۆتە دی بەڕایتۆ نەخێر ناتەز لە ئازدەی سێ ڕاپەڕین ئەنجامدرا هەستێکی چۆنەتە بوو هەستێکی نەتەوایەتی هەبوو وەختی خەڵک یعنی دەویستە زولم زۆرداری سەدام یعنی ڕزگاری بیت ئەوە بوو مەسەلەک یعنی زولمەکە زۆر کرا لە میلەتەکەش بێزار بوو یعنی هەستا باشە مامۆستا ئێوە وەکو مامۆستایە تا چەند ئازاد بووم بەر لە ڕاپەڕین ئازادی نەبوو کە ئازادی مەسەلەن مامۆستا بووم داهاتن جێی شعبی دەیگرتم داهاتم عسکەری جارێک عسکەریم کرد و جارێک احتیاط بانجە کرد دوای حڕیەت نەبووت لە مەکتەب بە هیچ قسێک بکەیت یعنی دنیا بدگۆ تا ئەو قەراتەی بڕۆکەم نەگناوی سەدام بیناوی بڕۆکەم وا بوو یان نە هەموو شتەکە واقع لێمان دیار بوو قوتابخانەکانیش چاودێریەکی چاودێری بوو مامۆستاش مۆغڵق بوو دەبایە بەحسی بێگەنە زۆر ئازاریان دەدا باشە مامە ئەو خەڵکەی کە خەڵکی کوردستان بێگومان ڕاپەڕینی کردبەوە لە ناوچووی حزبی بەعس و بەدەستهێنانی ئامانجەکانی تا چەند پێ دوای ئامانجەکان دیموکراتیەت بێ یەکسانی بڵاوتەوە میلەت برسی نەبی ئەو شتانە جێبەجێت ئامانجەکانی ڕاپەڕین هاتۆتە دی بەڕایتۆ نەخێر ناتەز پێ دوایە لە داهاتوو بێتە دی وڵی خوا کەریمە کارەکان چی بوو بەڕای تۆ تا ئێستا وڵی ناتوانم قسە چووکەم لەبەرم کابراایکی ئەزنەویمە بە سەفەراتیمەوە زۆر سپاس دەکەم کابراایکی کوردیان ئەزنەبی وڵی کوردم ئەزنەویمە ینی مەبەست چێ لە کوردێکی ئەزنەبی کابراایکی میوانم سبەی بە تاری سوارم دەڕۆم وسمە ئەڵمانی خۆی خەڵکیێری تەوان ویلادەمەوە لێرە لە ساڵێکی ئێرە بەجێشت ساڵی 95 لەبەرچی وەکو مامۆسایە ینی تۆ پێویستە تەڵەبە چاو لێ بکە قوتابی چاو لە مامۆستا دەکا بۆی وڵاتەکەی خۆی خۆشی تێکردم لێ ڕۆشت هەر کەسە مەسەن هەدەفەی خۆی هەبوو کە دەڕوا کە ڕوو لە هەندران دەکات دیارە بەبێ سەبەب نییە باشە بە خەڵک دڵی وەرنەبێ نەخێر چی بۆ گەنجانە دەڵی کە دەبێتەمان بێتەوە ئەڵمان وڵاتەکەی سفر بوو لە عەربی عالەمی دۆم لە زەنجیان کە هێتلەر دۆڕاندی خاکە بەس میلەتەکە زیرەک بوو توانی یەکتری بگرتەوە و ئەو قیادانەی کە قیادەی میلەتیان دەکرد دز نەبوون بەڕاستی یعنی ئینسانی لێ هاتوو بوون میلەتیشان خۆش دێ ئێستاش زۆر ئەختیارەکانم دەبینم دەبین قونکە زغارە کە تێرەزادە هەیە دەکەوە دایاتە ناو کۆنتێنێ هەستە چی نەتەواتیان هەیە هەستە چی خۆشەویستیان هەیە بەرامبەر بۆ وڵاتەکەی تاک دەتوانێت ئەم شتانە ڕێک بخەوە تاوان گۆڕانکاری دەبی تاک بیکە خۆ ئەوەش نایکە
هەموو کەسێک دەبی ئەگە تاکبی هەوڵ بداتن دەتوانانی باشە بیکات گەنجێکی زۆر لە ئێستا کە دەیهوێ ڕوو لە دەرەوەکە بە تایبەت ئەڵمانیا تۆ واقعی ناگۆڕدرێت واقعی پێ ئەوە وەختی مەچوین سەبەبەکە بۆ ئێستا واقعی زۆر گەنج دەڵێن ئەوێن بەهشتە ئەو بەهشتەیە بۆ هەموو کەسێکە نەخێر باشتە بۆ هەموو کەس نیە بەڵام بۆ بەهشتت لێرەی لۆ نایگۆڕی چکە مستحیلات نییە لە پێش ئینسان وابزانم لەبیر تا ئەگەر ئەتوی لەبیر سیلڤادۆر ئەلەندیری کە بردیانە سەر منەسەمەی ئیعدام وتی ئیدا تورید ئیدا نەستەتیە وتی ئەوەی ئەتەوێ بیکەی دەتوانانی بیگۆڕی ئەوەی دەتا لە مەبەستت بتەوێ بیکەی دەیکەی یعنی گۆڕانکاری دەکرێتن لە مجتەمع لە هەموو شتەش بەڵام جیلێکی مسەقف جیلێک کە ڕۆشنبیر بی بتوانی پەروەردە بکرێت لەسەر بیر و بڕایەکی ڕاست و هەست طبعا يعني بەڕاستی مثلەن زۆر گەنجمان هەیە کە لە ئیسلام دوور دەکەوە غەڵەتە ئەو شتە یعنی ئیسلامەتی دیموکراتیەتیش تەواوە ئینسانیەتی تەواوی تێدایە یعنی دینێکی ڕاستە ئەو غەڵەتە کە زۆر لە گەنجەکانمان بەداخەوە دێنە ئەوروپا فێرە دەرمان خواردن و عەشیش و شتی خراپیش دەبن زۆر پێم ڕۆشنبیری دوورکەوتنەوەیە لە دین غەڵەتە ئەو شتە بینەران و بیسەرانی و خۆشەویست ئەوی گوێبیستی بوون هەم شعرێکی زۆر خۆش و هەم کۆمەڵەیە وتەی خەڵکی شاری هەولێر بوو کە دەربارەی ڕاپەڕین قسەیان کرد بێگومان ئەوان پێیان وایە خۆشترین ڕۆژیەوان ئەو ڕۆژە بوو کە ڕاپەڕین ئەنجامدرا و کورد بە ئازادیەکانی خۆی بەدەستهێنا و پێیان وایە ئەم ڕۆژێک جارێک کە دووبارە بوونەوەی نییە و بەداخەوە بەشێکی زۆری باس لەوە دەکەن کە تەواوی ئامانجەکانی ڕاپەڕین بەدین نەهاتوە و ئەوان ئامانجی زۆر گەوریان هەبوو بۆیە ڕاپەڕینیان ئەنجامدا و بەشێکیان پێیان وایە ئازادیەکی زۆر باش هاتە فەراهەم بوو لە دوای ڕاپەڕین و بەشێکیان پێیان وایە هێشتان ئامانج و ئازادی زۆر گەورەتر مایە کە پێویستە بێتە دی ئەزیزانم من بەو ئەندازەیە گەشتمان کۆتایە ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆم بەو هیوایە بوو بێتە جێگای ڕەزامەندیەوەی عەزیز تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بەیەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ